يا أخوا بخير بك يا أخوات السماعة أري عثمان بلد يعني هنا ما أوتا بلا ديرم ورانا خو بنات خو عثمان كوا بلا أو كوا بلا هستي كوا كوا بلا 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 يجي كرسي ثاني عثمان صوتي ليه الصورينية بلا أو كل هسه لجيتها ليه هو ما قرنا هلو جا تسولك هو تشيا والله بلا 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 هسه ما بلا خير رولا هسه نازل هات موجود بالشوم رش ولا دبا فوق في دكتور راس دي بربولا أو حركات هذا اسمعني بس بالصعوبة شو باشا كاكا عثمان تو تدواي سير روج جوابكتان ليه جرينوا ديار نبو ندنتان نبو نرنتان نبو نجوابي تلفوني ديايوا والله الحقي توزق مشغولي أولني سوراغي قناة ما نزاني إدواء وخو من سي تلفونكم كنت ماشاكم جناب تلفونك كنتو اجينا من حد متير جايبتو نايمو والله مساعة دوانزي شوبو وتميس دوانزي شوبو اغاي كم نستمي بخوالي لواني كنت فريا أنا باوك اشتي والله متورنا بي والله قرز وحلمت ما بواخا نازل مريض دبي برادي أو ليه بتاعي خدر شنو ماشي جتاني بلا كرم توزو سيري قصي زياك يا زاني كل ما بتوقع قناه ناسي خو بوني اجل كان معني يعني يا رقم كرم زو سيرا دوش تي جواز ما زوز شو هسه تسبيحه كان معنا ها هريش الرنك واحد يدوا من شنمني او هيتي هتا كاكا توزي أدبتان بي إيوش عايليكن تخيزانيكن اخي شو خايجه مقصد مش جنت هي مقصيوي اغاشا بفصل اللي تيقاهم بخوش من نازل أنا دواز لوش تانا بينن آخا جان سبي ما بله قناة لك يبوي طول خماني اللي بكينوا قنهار مقلتو أو تالا جير زمينك هاي قربانة بما تسليمي مني كآغا جان خفتي زورة بمن والله أبي بزل هاريكم شيء أزاين شيء أنا تومي بان تو بني بس أنا زين شيء ليكم بس تو بي والله تسلم كاس يعني ما كاس تسليمني يقول تكرعك يا شو تسمي خومي كو حق هنا بيت خومي توبيان الزول باشا آغا بخاري يا اخي تجيب حسن سافي حسن يبقى خد ده حسن عثمان بابي تقيني بمدى ما تشابي ربكوتو أو صالح على كيف اصلا هي وسجن هي يلا من آغايكي قورو قران ها جوابي تلفوننا هنا وا قاطن بيكن إيسا خو مزانم شيطان ازعج راسك على الحقي راسك كاكا او اغا ومن اغا كيف قطع بولاخا برو دي ألو درقايا وبرو مرسجنا كدي بلا دبرندي والله بيم خوش مدريك حتى سيو ازب اغا سلك اغا لا من جاني باوكا دونك والله يا حقيتي اخذتو زيك اغا يجي يقولوا كذا انت شو بوش يقصدك لا قال كذا اغا والله افن دخل من أو بياوم جوابي تلفون منين وانيا ها والله موضوع قناه البوتوزي من السجن برو ديتوش خميس سجنا قبل ما خم سوي سجنا قبل مالي خزور ما خد زاني أنا والله خزوري تي من أو بياوم ها قاطن بيبكن تلفون تام بوبكم جواب منين وا هو موضوع قناه واجينا معقول باوكا توب السجن منيش بعرف بس نيورون قرص مزيان ولا دوك سيدي يا أزاينش يا مامج يا جو لما قال بخوا سجني تو درجة جا سجن له خوشتر برو دروزن دوستوش برو دي هي علي عمر النبي بونا كرسي هاتي عمر النبي باشا لا خاطر سي داوى الشيء روي باب الرشبة شو اعدامك اخا والله بيت امجوره حزاك تو من نفسك اللي بها زاش خبا ديالي يا وتملى شيء تو تلا غايه ورا الاخو موتم اسمع قسمك بابا تقول شو زميل خد زي مسألة كلا سجن ينالا زين شي باوكا تو هذا سجن وما نبينا كاك تو جنبوبه من ناري سبوا من بينا وصع متي ولا حد النبي جورك شلون يلم بيش من جنبيني انا حاش مالك والله بمجد انا والله دبي اي افريت زعز انا دانا بازي من القلق يفتكم خليك شو سوريا ترسم حكم ما بالبق والله خوجي كاك
چی بکەم ئەی تو زانم ئێوەکەی وازە من بێنە عوسمانجان من تۆزە بێتاقەتم بەخوا بیری ئاسیاش دەکەم بۆ بیر مناسەبەکە ئێوە ئاوە بێتاقەتم تۆزی قسەی خۆشتان بۆ بکەم و بۆی جەوێکی ژوارگرن دەبابی کە باو عوسمان ئەوە ساڵی هەفتە هەفتای ئەمێ مناڵەکان دانیشتووە کێشم بە شڵپی دەم ئەگە عوسمانی تۆ باناما قوڵێکە تەواوکەم کاکە گیان بلە مزاهرەیە ڕستی لەو ئەبوو غرێبە ئەوەی بگرن بە شەقی بچڕێن وەڵام من و کاکە عوسمان گیرای باشە دەقێتەکە بەیانەتی باوکە و ژیران نەباکم بە شەرفم درۆ کۆرە خۆی بیری چۆتە ئاگای لێ نییە دوێنێ و پێرەچی خواردووە زایمەری نییە وەڵا کاکە کەبرای نەژووری ئەمە ژووری چی بکەن تاگنەفەری هەیە یەکێک ئەم عوسمانیان داماوە سەر و قواریان کرد بوو ئاوا پەرەمێزیان لیا کۆڵە بەزەی پیاتەوە ئەوە مریشکە سوورەکانە ئەوە خۆی آخر دە تۆزێک آخر نەخسێم کابرا ێ بۆ بەس بریشکی سوور عوسمان و کاتە بەس مریشکی ئەوە زانی بۆ سوورە باوکە لەگەر ڕێز و حرمەتمە بۆ جەنابێ هەول لاانێ لەگەر ڕەنگی دەموچاو ئەمە داوای لێ بۆ بۆ ڕۆشن بیری لاکەی دڵمێ لە برسا دەمەشورێکم بۆ بخۆ هاوارێ بکە کاکە بە من خۆم سێ ڕۆژ نان و ماستە خۆم ئەزانیی ئەگە بەرمان نییە بڵێ مانەگرین ئەڵە مانەگرین مانەگرین هەتا وەڵام وەرەگرین وەرە بابە وەڵڵا پرسە ئەوە چی وەی ئاغاجە نەیتەقەی بەس نەیتەقێنی پێشە بەساقە من نەترسم بەساقە گوێ بگرن بەڵێ هەتا ماون ئەوە جێبەتانە آخر دە گوناحەکە وەڵڵا قەترمان ئەی باشە عوسمانە فەنی تۆ من بە پیاوم زانی کاکەم پیا کچەکەی خۆمم مای تێ ها شان و شەوکەتی منەوە لەواوە شێتەوانی تۆ ئاوە سوکایەتی بە خۆم کچەکە بکەین من سوکاتی بۆ ها؟ بەکرد ئەوە بەکرد خۆی بەکرد تو شەرەف و ناموس و حیسێتە یەک سەعاتە وەسفی ئاغا ناکەین ناوەڵا درۆکەی لەو ساوزەمی ئاغاقێک و جنێو بە ئاغا ئاغاجە زەمی منەکەی وەرە من وەرە بەکرد ئەو بەکرد درۆزنە بە قوربانە بقاوێت تۆ وەڵی گشتی وا ناکەین درۆ نییە عوسمان بەخۆ هەموو ناو نیشانەکانی ڕاستە بەسەری خۆ بەکرە بێ بڕزەی ئالێرەیە ئاغا وەڵی تۆ مافی ئێمە پێشێ لەگەی بەخۆن لە ئومەی متحیدە لە مافی مرۆڤ شکاتی لێ بکەیت کاکەمە لەو سا بەس نان و ماستە خوێن سێژە مستحقی لەوە خراپتریشن یەکەیشتن گوێتان لێ وەڵی خۆ من حەزم لێنێ بەس ئەمەوی کەباب و ئەو فالودەی ترتم بابە ئەمە سژنە دانیشتم تۆزی ئەداتان دیابێ بەکردا مریشکی سوورۆکراگە وتم خۆ کەر نەکەیت جابهر فەرمان یەک بەتانیمان آخر ئەمە خوا ڕابەرداری نییە ئاغاجیان بۆ خاتی خوا ئەنێنم بە دلیڤری پیزاتان بوو وەڵڵا ماڵە بەس ئاباس تۆزی هی ساس و شتی لەگەڵ بێ عەزیەت دەبێت زەهری ماتانێمێ زەق نەبووتانێمێ تێگەی جۆن لەدەمەدەنگ نەبێ ها دانیشن باش ئەها کە پێمەوتی جوابی تەلەفۆنی بەرەوە ئەو ئاغا کەری کوێیە ئەو ئاغا باشە باگوێ لێنەوە بەکرد بۆ ئاگەی بۆ نازانی قسەیەکی خێر بکەیت ئاغاجان من هات بۆ تۆ خزمەت جەنابە داوای لێبوردن لێ یەکەم جۆ بگرە سمایل مادەم داوای لێبوردنەکەی ئەم جارە لێ دەبورم بەڵام کە ئیشێکم مایە دەست زوو بە زوو جێبەجێی کە مەڕۆ بم لاو لایە ژنەکەم نەخۆشە و ملاڵەکەم نەخۆشە و ئەمە ئیش و کارە کاکە نابێت تۆ بەجێ بێڵی بەسە چاو جۆ بگرە جوان جوان ئەو گوێ بگرە و چاو بکەرەوە ئەوە عوسمان و کوڕەکەی و زاواکەیم سجن کردووە لەوێ تێگەی بەڵێ ئاغاجان موبایلەکانیان لیەسەنی ئاگاداریانەبی ئاگاد لە هەموو هەڵس و کەوتێکیانە بێت تێگەیشتی ئەم نەڕۆ خەمین بەسە چاو السلام بەخێر بێ ئاخۆ نایدەم بابی دەمێت لەوانێ وەحدەی پێ دەبێت وەحدە بێنیە بێنە جەناب بەس دەستکاری نەکەی ئەوەی عایلیە بێنە بابە بێنە دەبێت. من نەدیوە منیش بێنە بۆ تۆ چیت وەڕەڵا تۆش باش جەنابش ئەڵێم کاکی ئیسماعیل با من لە دەم زاوای ئاغام بخوا زای ئاغا ناخۆ بێنەدی تۆ سژنی بۆ نە قسە بکەیت تۆ کاک ئیسماعیل تۆ تۆز دانیش هەلامان کە عەبدوڵڵا دانیشە بەس بۆ دانیشن دە تۆ دانیشە بۆ نەموهیم ناودانش بەس ماشەڵڵا بەم کژەڵی کۆتری عینوانی مشکلە تۆ نییە خۆش زۆر جوانی کاک ئیسماعیل جا دژی خۆش بی نەوچی ئیسماعیل ئەمزانین کە عەبدوڵڵا ناخێ کا ئیسماعیل کاک ئیسماعیل جا پرسیارێکمان هەبوو پەیام بەڵێ پورە ئاسیا پەیام گیان بەڵێ ڕۆڵ تەلەفۆنشتیان نەکرد کێ تەلەفۆن بکە کاکەم چوزانم بەکرد چوزانم نەوەڵا کەس تەلەفۆن نەکرد هیچیان هیچیان خوای ئەدە تۆ بیکە بۆ کامیانی بکەم دەبیکە بۆ کاکم یەکەی بۆ کیەکەی بۆ بلەیەکی بۆ کیەکەی بیکە
پورە ئاسیا جەڕەسە بەڵام جواب نایەنەوە لە تۆ پەلەمەکە با تەواو بێ وڵا داخرا جواب نایەنەوە ناسان باشە بۆ دەنیان نییە درەنگە وایە وارێ چ بزانم ئەچی بۆ کوێ چم بۆ مەتبەخ فەرمی تۆ لای ئاغایشەکەی وەنە باڵا قوربان مانگانێت چەنە دەیاتێ وەڵام من مانگی 200 زارم پارەیە ئەوەی پارە نییە بۆ احترامی خۆت بگرە بێ ئەدەب نەمە بەس ئەوە نییە یعنی ئەجا ملیۆنێکم باتە کەمە ئێجا چی بکەم بۆ یەکشت نەکەی من وتوە چی بکەین 200 نایەتێ باڕە من 500 دێمە ئەو دەرگامان بۆ بکەرە باڕاکەین و سەبەرکەین وەڵا نەجات دەبێ بۆ وەڵا تۆ سەرت دای لەبەر بۆ من بەرتی چیم ریشو ئەخۆم ڕازەکە وەڵای 1 ملیۆنم بەنێ دەرگاکەت ئەمە ناکەم بچنە دێوانێ دوای ئاقا من کوژە لەسەر جەنابی ئەوانە باشە بۆ دەکەین بە ملیۆن و نیوێ وەڵا 10 ملیۆنم بێت تێبێ ئەلیا داتان بزێن حەزەکەی بێعە بەبێ باشە بێعە بەمێ پورە دەکەرەکە بیعیچی پارەمان دیۆ بە خۆمانەوە ئەسبێنە ئاقا من کوژە لەوە خەتی ژناتان کولی چاکە نا ئەمێت پشت و تاسە ناخوا من بێوە هەڵ ناخەڵە تێبم تێگەی کاک اسماعیل پرسیارێ بکەم تەبقا ڕێز و حرمەت بە باوکەجان بێئەدەبی نەبێڵەمەوە تا سەلاوان دیارە سێ جا هاوت تشخەلی یایی هاتی تۆ زۆر زانی باشە خۆم لە هەر کەسە باەسە سووتێنێ چیم لێ هاتوو هەورە تریش قەلەی باس سمێڵی ئاوای لێ و قژی ئاوای لێ عشان لا عثمان اسماعيل عقله توبه كريه زاني جنب بياكي عقله هذا والله ئاغا خاطري خاطري ئێوە بە شەقەتان کا بە زەلام ئاغا باشە ناکەن بەوان بڵێ هاتی ئەوە سژن بۆتان یەک قسە بکەن بۆتان یەک قسە لە قسەی ئاغا بکەن وە پاشانیش لە قسەی من قسە بکەن ئێوە چی دانیشم بۆ خۆتان ئەبێ ئاغا لە لابتان زێنە خۆتان والله ئێمە لە چاو ئاغا تڕیکەریش لا والله جا يكشتي شي بيبرا دەمدیگەژێتان كعكس ما يجاني ما حد ما ندم دريجي كاين العاسي جناب تا جنابي وسابي ما بو ما نينا ما قولي بكاين دەتەوە قسە مەکە من ێستا چم بە ئاغاژەڵێ خوا پێم پێم بەس بڵێ نیوەڕێ برسیانە و شتێکیان بەرە هذا والله ئەویش بەخێری خۆیەکە سەر لە فەلافەتان بۆ بینێ هر شيء بإخواني خۆتان دەردی بکەن ئەڵێم کاک اسماعیل مایونوزی تیا شتێشکە بڵێم تخوا بەست و ڕەمە بە وڵای تۆ قسە زۆرە باشە ئەڵەم و حۆریە چۆنە تخوا ئەو کچە جوانە هاتیەوە چی ئاغایە وەڵی جوێی لێ بێ وای پێڵێ ملیەکە تۆ قڕێ بەسەر باشە خۆم باشە ئەوە منە ڕۆم بەلا ئاغاش با قوزەقوتان بۆ بێنێ بیخۆن دبرتي خوا غيري بها جۆم لە دەنگتان نەبێ باشا دي خوا حافظ النبي عثمان دمو بلي بيني ولا خوا حاضر كدول جغل يا وەڕاستەکەی